کاریگەریەکانی زمانی کوردی ئاشناکردنینەوەی داهاتوو بە گرنگیەکانی ئەم کاریگەریە چین لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز دکتۆر فریاد فازڵ دامەزرێنەر و سەرۆکی ئەنستیتوتی خوێندنی کوردی بەرلین لێرە لەگەڵما. دکتۆر زۆر بەخێر بێی. زۆر سپاستانەکەم. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانتە. زۆر سپاس دەکەم. دکتۆر جەنابەتێکێکی لەو کەسانەی کە ڕۆڵێکی بەرچاوت بینیوە لە زیندووکردنەوە و پەرەپێدانی زمانی کوردی لە ئاستی جیهاندا، یەکێکە لەو کەسانی کە لە ڕێگەی وەرگێڕانەوە توانویتە ناسنامی کوردی لە ڕێگەی زمانەوە بۆ پارێزیت. ئەمەوێ پێناسەی ئەم ڕۆژە لەلایەن بەڕێستانەوە بزانم تا چەندە گرنگە کورد گرنگی بە زمان و ناسنامی خۆی بدات. لە ڕاستیە ڕۆژی زمانی دایک ئەو ڕۆژەیە بۆ کورد کە چرای زمان و چرای کولتوری کوردی تیا هەڵدەکرێت. باوەڕ ناکەم نەتەوەیە کە بێ لەسەر ڕووی زەویدا هێندەی کورد غەدری لێکرابێ لە هەموو ڕۆکانی ژیانەوە. تەنیا هۆیەک کەما بێتەوە و چیانی کوردی پاراست بێ زمانەکەیەتی لەبەرەوە ئەم ڕۆژە نێونەتەوەیە ئێمە بە ڕۆژی جەژنی دەزانین. بەو ڕۆژەی دەزانین کە پێویستە هەموو ڕۆژێک ئاهەنگی تیابجێڕین و بڵین سەربەرزین بەوەی کە دوژمن نەیتوانی زەفەر بە زمانەکەمان بەرێ و زمانەکەمان لە ناو بەرێ. باشە. دکتۆر پاراستنی ئەم زمانە چۆن دەکرێت؟ هەوڵێکی زۆر هەیە لە ڕێگەی جیاوازەوە، یەکێک لەوانە وەرگێڕانە، یەکێک لەوانە ئاشناکردنینەوەی نوێ بە گرنگیەکانی زمان، خوێندن بە زمانی کوردی و لە نێو بنەماڵەکانەوە پەروەردەیەکی باش. بەڕای جەنابەت کامە هۆکارەتوانێت لە هەمویان گرنگتر؟ لە ڕاستیە بۆ زمان باشترین کارەوەیە کە مرۆڤ پرۆژەیەکی 10 ساڵە یا 20 ساڵەی بۆ دابرێ. زمان ناتوانێ بە ڕۆژێک یا بە 2 ڕۆژ بە بەرهەمێک یا بە 2 بەرهەم هەنگاوی گەورەی بەرەو بنێ. زمان پێویستی بەوەیە دەستە جەمعیەکی تەواو لە نێوان وەزارەتەکانە، بە تایبەتی وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی تریش هەمویان بەیەکەوە پێویستە هاوکار بن بۆ بەرەو پێشبردننی ئەو زمانە کە بوونی ئێمە دەسەلمێنێ. ئەو کارانەی کە لەم ڕۆ دەکرێت فرێلایەنن. ئێمە ناتوانین بڵین تەنیا لایەنێک ئەم کارە دەکا یا تەنیا ئێمە دەیکەین. ئەوەی کە ئێمە لەسەر شانمانە ئەوەیە ئێمە هاتوین لە ڕابردوودا زیاد لە 300,000 وشەی کوردیمان تۆمار کردبوو و بڵاومان کردوتەوە بۆ ئەوەی ناسنامەیەک لە ئەوروپا بە زمانی کوردی و بە نەتەوەی کورد بگەێنین. من خۆشحاڵم کە سەرۆکی نەتەوەییمان جەنابی کاک مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت پشتگیری پرۆژەکانی زمان دەکەن، بەڵام ئەم پشتگیریانە دەبێت زیاتر بێت لەو پشتگیریانی کە دەکرێت، چونکە زمان بەوە خزمەتی دەکرێت کە پشتگیریەکی تەواوی بکرێت. لە سەردەمێکی دیجیتالیا دەژین، لە سەردەمێکی بەرمەجەدا دەژین، پرۆگرام دەبێت بۆ کارەکان دابنێ. دانانی ئەم پرۆگرامانەش کارێکی ئاسان نییە، ئەبێ کەسانی شایستە ئەم کاران دابنێن کەوا بێگر بمانەوێت خزمەتی زمانەکە بکەین. تکایە هیوادارم هەمومان دەستی یەکتری بگرین و ئەو کارە بەرەو پێشەوە بگرین. بۆ ئاگاداریتان ئێمە سبەینێ بە بۆنەی ڕۆژی زمانی دایکەوە کۆمەڵێ بەرهەمی زۆر شایستە پێشکەش دەکەین کە بەرنامەکەی لە بەردەمی جەنابتانایە و دەتوانن بە وردی باسێکی بکەن سبەینی ئێمە و کارانە چی ئەیکێن و لەسەر ئەوە ساسە پرسیارەکانتان ئاراستە. باشتە، زۆر سپاس دکتۆر. لێرەش چەند کتێبێکت هێناوە، ئاماژەت بەوە کرد کە ئەم کتێبە لێرە کە لەسەری نووسراوە کوردی بە ئاسانی فێربوون بە ئینگلیزی بە 13 زمان بڵاو دەبێتەوە، 13 زمانی جیهانی. ئەما لەکوێ بڵاو دەبێتەوە؟ چەندە کارتان لەسەر کردووە تا چەندە کاریگەری هەیە لەسەرەوەی کوردی فێربیت و ئینگلیزی فێربیت؟ زۆر جار باسی دوو زمانی دەکرێت کە ئایا هەر لە سەرەتای منداڵ لە سەرەتاوە 2 زمان فێر بێت باشە یا تەنها زمانی دایکی خۆی بخوێنێت؟ بۆ چۆنی جەنابەت سەبارەت بەم بابەتە چییە؟ لە ڕاستیە زمانی دایک بنچینەیە. ئەوەی زمانی دایکی بە باشی نەزانێت لە توانایان نابێت زمانێکی بێگانە بە ئاسانی فێر ببێ. کەوا بێ زمانی دایک بنچینەیە ئەوانەی کە بایەخ بە زمانی دایک و نەشونماکردنی زمانی دایک نادەن تاوانێکی گەورە بەرامبەر بە منداڵەکە دەکەن. کەوا بێ پێش هەموو شتێک دایک ئەبێ زمانەکەی خۆی پێشکەش بە منداڵەکە بکە، ئەبێ لە قوتابخانەکانیشدا بایەخێکی گەورە بە زمانەکە بدرێ، کەوا بێ وەزارەتی پەروەردە لێرە پرسیاری ئەوەی لێ دەکرێت کە بایەخی پێ بدرێ. تۆ ناتوانی زمانی دایکی لاواز بێ و
هەوڵی ئەوە بدەی زمانێکی تر زمانێکی بێگانە فێربی ئەم زمانانەی ئەم بەرهەمەی ئێمە ئەمانەوێ بە 13 زمانی جیهانی سبەینە زمانی کوردی بە دنیا بناسیێنین ئەم 13 زمانە حەوت زمانیان زمانە ئەوروپیەکانن کە وەکو جەنابە باسی کرد ئینگلیزی ئیتالی فەڕەنسی ئەو زمانە ئەوروپیانە 3 زمانیان ڕۆژهەڵاتی ناوەڕاستن تورکی و فارسی و عەرەبی 3 زمانیان ڕۆژهەڵاتی دوورن یابانی و چینی و کۆری کەوابێ ئێمە بۆ جاری یەکەمە هەوڵی ئەوە دەدەین کە زمانی کوردی لە سنوورە تەسکەکەی دانەوێنێتەوە ڕۆژی دایکە و ڕۆژەیەکە ئێمە و ئاڵا نەخشینەی تێدا هەڵدەکەین و زمانی کوردی بە جیهانی دەرەوە ئەگەین. زۆر باشە دکتۆر، گەیاندنی ئەم پەیامە بە زمانەکانی دیکە تا چەندە کاریگەری لەسەر ناساندنی زمانی کوردی لە ئاستی زمانە زیندوەکانی جیهاندا دەبێت؟ بۆ نمونە جەنابەت شاکارێکی گەورەی کوردی وەکو مەموزینی ئەحمەدی خانی تەرجمە کردوتەوە بە ئینگلیزی و بە ئەڵمانی. تا چەندە گرنگە لە ڕێگەی زمانەوە نەتەوەکانی دیکە بە فەرهەنگ و کلتور و ناسنامە و مافەکانی گەلی کورد ئاشکرا زۆر گرنگ توانیمانە ئەم حەقی پێ بدەین بەداخەوە نەمانتوانیوە لەبەرەوە ڕووی دەمم لە وەزارەتەکانە ڕووی دەم لە حکوومەتی کوردستانە کە درێغی نەکردووە ببورن درێغی نەکردووە لە پرۆژەکاندا کە پێشکەشی دەکا بە نەوەی ئێمە ئەبێ هەوڵی ئەوە بدەین زمانەکەمان بە دنیا بناسیێنین زمانەکەمان بە دنیا نەناسیێنین ناتوانین خۆمان بناسیێنین ئەو بەرهەمانەی کە ناوە برد ئەحمەدی خانی بە ئینگلیزی ئەحمەدی خانی بە ئەڵمانی پێشکەشکردنی بە مەبەستی ئەوە نییە تەنیا وەرگێڕانێکی سادە و ساکار پێشکەش بکرێ بەڵکە من هاتووم بە شیعر وەرم گێڕاوە ویستومە بەرهەمێکی سەدەی حەفدەهەمی کورد بە دنیا بگەێنم بڵێم لە کاتێکا کە فارس فلانی هەبووە سعدی هەبووە حافظی هەبووە ئێمەش ئەحمەدی خانیمان هەبووە ئەحمەدی خانی لە لووتکەدا بووە من هەوڵم داوە عەبدوڵڵا گۆران کە نوێنەری ئەدەبیاتی نوێی کوردیە بە زمانی ئینگلیزی بە زمانی ئەڵمانی بە دنیا بگەێنم ئەم گەیاندنە زۆر پێویستە خەڵک وا دەزانێ ئەگەر کتێبێکت وەرجێڕا بۆ زمانێکی تر مانای وایە تۆ بەرهەمەکانت گیان نەخێر ئێمە بێ شاکار وەربژێڕین ئێمە ئەبێ بەرهەمی بە پێز بگەێنین بۆ ئەمەش پێویستمان بە هەموو هاوکاریەکەیە بۆ ئەوە ئەبێ هەمومان دەستمان لە دەستی یەکتریا بێ بە ڕێگایەکدا بڕۆین چونکە ئەوە نییە من بەتەنیا خزمەت بکەم یا جەنابێ بەتەنیا یا یەکێکی تر بەڵکە ئێمە دەبێ ئەم پرۆژانەی ئێمە لە سەرتاوە کە بنیادنراوە لە سەرتاوە کە حکوومەتی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران پشتگیری کارەکانی کردووە لە پێناوی ئەوەدا بووە کە بە تایبەتی 3 وەزارەتە سەرچیەکە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری هاوکارمان بن من داوایان لێ دەکەم ئێمە ئامادەین بە هەموو جۆرێ هاوکاریان بین بۆ ئەوەی هاوکارمان بن ئەم پرۆژانەی هەمانە بیان گەینە ئەو جێگایی کامانێ بیان باشە دکتۆر زۆر باس لە زاراوە کوردیەکان دەکرێت کە زمانی کوردی زمانێکی دەوڵەمەندە و زاراوەی جیاوازی هەیە خوێندن بەم زاراوانەوە گرنگیدان پێی چەندە گرنگە بۆ نمونە ئێمە زاراوەی گۆرانی لە لووتکەوە تا کۆتاییەکانی سەدەی 19 هەر لە لووتکەدا بۆ زاراوەی کرمانجی لە ئەحمەدی خانی تا علی حەریری و فەقێ تەیران ئەوەی زاراوەی کوردی ناوەڕاستە لە کەسێ کوچکەی سالم و نالی و کوردی لەسەر دامەزرا گرنگی پێدان بەم زاراوانە تا چەندە گرنگەوە چۆن دەتوانرێت هەر یەکێک بە جیاواز بخوێنرێت و کاریگەری لەسەر ستانداردی زمانی کوردی و یەک دەستبوونی زمانی کوردی هەبێت. سوپاس بۆ ئەو پرسیارە زۆر بەنرخە لەبەرەوەی ئەم وڵاتەی کە ئێمە تێیدا پەروەردە بووین لە سەردەمی کۆندا دابەش بوو بەسەر دوو دەسەڵاتە دەسەڵاتی فارس و دەسەڵاتی عوسمانی لەژێر دەسەڵاتی فارسا کۆمەڵێک میرنشینی کوردیمان هەبوو لەژێر دەسەڵاتی عوسمانیشدا کۆمەڵێ میرنشینی کوردمان هەبوو نە فارس دەیویست هەموو میرنشینەکان ببن بە یەک نە عوسمانیەکان دەیانویست ئەمیان دەکرد بەگشت ئەودا ئەویان دەکرد بەگشت ئەودا هەر یەکەیان و ئەو زاراوانەی ناوچەکان کە ناوی بردن ڕنگ و بۆی تایبەتی خۆی وەرگرتووە هەر یەکەیان و لە سەردەمێکی جیاوازدا نەشونمایی کردووە و بۆ بە زمانی ئەدەبی ئەو ناوچەیە بۆ نمونە گۆران کە ناوت بت هەورامی لە لووتکەدا بوو تا کۆتایی سەدەی 19 لووتکەی شاکارە ئەدەبیەکانمان بوو ئەحمەدی خانی مەلای جزیری فەقەی تەیران ئەحمەدی خانی ئەدەبیاتێکی مەزنیان بەو شێوەیە کە من ناوم کوردی ژوور و بە کرمانجی بۆ بەجێ هێشتوین کە شایستەی ئەوەیە بەڵام بەداخەوە گەر سەرنج بی بۆ شاییەک دروست بووە دوای ئەحمەدی خانی بەرهەممان بە کرمانجی
کەرمانجی کەمتر هەیە ئەو سێ کوچکەیە کە ناوە بردنالی و سالم و کوردی لە سەدەی 19 ئەدەبیاتێکی نوێیان گەیاندە لووتکە ئێستا لە ساڵی 1990 زیاد لە 100 ساڵە زمانێکی نووسینمان هەیە ئەم زمانە لە قوتابخانەکانە کە زۆر گرنگە پەیڕەو کراوە خوێندراوە ئەبێ گەشەی پێ بدرێ بەڵام ئەزانم پرسیارەکەت بۆچی کرد ئێمە نابێ ئەو زاراوانەی تر بە هیچ جۆرێک پشتگوێ بکەین من تکام وایە کە ئەو کتێبەی کە ئێمە دامانناوە ئەم ئەلفبێیە کە ئێستا بە کرمانجی و ئەوەی لەبەر دەستاندایە بە کرمانجی و بە سۆرانیش بڵاوی دەکەینەوە ئەبێ قوتابیانی ئەو ناوچانەی کە زاراوەی سەر بەخۆیان هەیە لە سەرەتاییدا ئەو زاراوەی خۆیان بۆکووانە بخوێنن بەڵام ناکرێ ئێمە سێ چوار زمانی نووسینمان هەبێ بەڵام پێویستە بایەخی پێ بدەین چونکە ئەو منداڵە گوێی لە وشەکانی دایکی دەبێت لەسچیا هەر لە بنەڕەتیەوە بڵێ لەبەرەوە ئێمە ئەبێ نابێ بە هیچ جۆرێک تکایە پشتگوێی بخەیت من خۆم یەکێکم لەو کەسانەی کە لە ساڵی 1992دا گەورەترین فەرهەنگی کرمانجی ئەڵمانیم بڵاو کردوێتەوە بایەخێکی گەورەم پێداوە دوای تێپەڕبوونی 12 ساڵ اینجا هاتووە بەرهەمێکی ترم بڵاو کردێتەوە کە بە سۆرانی ناوبراوەیە بە کوردی ناوەڕە بەڵێ ئەوەی کرمانجیەکە 6,000 وشەیە کە بۆ جاری یەکەم پێناسەی وشەکان کراوە ئەخە فەرهەنگ بڵاوکردنەوە کارێکی ئاسان نییە ئێمە لە فەرهەنگەکاندا پێناسەی وشەکان دەکەین دەڵێن ئەمە چاوگە ئەم چاوگە تێپەڕە یا تێنەپەڕە ڕێژی چاوگەکە ئەمەیە معنای وایە کە تۆ چاوگەکە دەخوێنیتەوە یەکسەر زانیاریەکە لەبەر دەستایە زانی پێناسەی ڕێزمانی ئەم چاوگە چییە ئەوڵ ناوە ئەوڵکارە ئەم پێناسانە زۆر گرنگە بۆ فەرهەنگی سەردەم لەبەرەوە من تکا دەکەم کە وەزارەتی پەروەردە بایەخێکی گەورە بەو زاراوانە بدا و کارێکی زۆر جوانە بێ ئەم کتێبە مێژوویە کە ئێستا ئێمە خۆمان بە بادینی و بە کرمانجیش ئامادەمان کردووە بکرێ بە هەورامیش و قوتابیانی پۆلی یەکی سەرەتایی لەبەردەستیان نابێ شان بە شانی زمانی نووسین کە بڵاو بۆتەوە زیاد لە 100 ساڵە پەیڕۆ دەکرێت بخوێنێ زۆر باشە زۆر سپاس دەکەم دکتۆر فەریاد فازڵ دامەزرێنەر و سەرۆکی ئەنستیتوی خوێندنی کوردی بەرلین لێرە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەرهەمە جوانانش سپاس کە لەم ڕۆژە لەگەڵ کوردستان 24 بووی بەخێراتی زۆر سپاس بۆ ئێوەش